بەڵێ عزیزان جان بەرنمەکەی ئەمڕۆ ئێمە تایبەت کراوە بە گەنجان ئەو بەهرەی توانانش کە لە گەنجانە هەیە جا بەشێکی ئەم بەرە و توانانە لەوانەیە لە بواری هوەردا بێت هەر بۆیە لەم مەجاالەیە کە لە بەرنمەکە ڕخساوە میواندارەتی بەڕێز مامۆستا ئەیوب ڕەوفمان کردو بە ڕێزیان مامۆستای بەشی شێوەکاری سنتەری چالاکی گەنجانی سلێمانین و هەروەها دوو با بڵێن گەنجیشمان لەگەڵدایە بەهرەی هوەریەکانیان توانیانە پەرەی پێبن لە بەرنمەکەشمانە ئیشێکی هوەری لە بواری شێوەکاریمان پێشکەش ئەکەن هەریەک لەو ئازیزانەش بەڕێز لەنیا ئەنوەرەوە هەروەها مستەفا ئیبراهیم کە کاک مستەفا عزیێتی کێشا لە خانەقینی ئازیزەوە هاتووە ئەمڕۆ بەیانی لەگەڵمانە زۆر بە خێراتنی ئەەکەین بە خێراتنێکی دووبارە مامۆستا ئەیوب زۆر هەمووتان پیرۆز مامۆستایشی ئازیز ئەی ناسی تۆ سەر پێکمان لە پەیمانگاشەوە بەیەکەوە ئەزمونمان هەیە و هەمیشەش بەکارەکانی خۆی پێناسی خۆیەکە کەم دووە بەڵام بەکارەکانی پێناسی ئەم دوو هونەرمەندە خۆشەویستەش خاتوولەنیا و کاکە مستەفا دەستان خۆش بێوەشیەوە کار و لە ناوەندا کاتمیەکانیش لە کۆلێژ و لە ناوەندا کاتمیەکانەکەن زۆر بەخێر مامۆستا ئەیوب بەڕێزت ئیشوکارت لەگەڵ گەنجانایە و دۆزینەوەی بەهروتوانە هوەریەکان لەوانە ئەوەندەی کە بەپێی ئەزمموی خۆت لەماوەی ئەم ساڵانەیە دەستت کەوتووە تا چەند گرنگە کە حەزی هوەری لە گەنجە بدۆزرێتەوە ئەم حەزە ئەگەر بدۆزرێتەوە زۆر جوانە کە گەنجەکە سەرکەوتوتر بێ بەدڵنیایی وایە من بۆ ماوەی 13 ساڵە مامۆسام لە سنتەری چالاکی گەنجانی سلێمانی ئەم چەند ساڵێکە تێم پەڕاندووە ئەتوانم بڵێم ئەزمونێکی زۆر باش مەغڵەو گەنجانەیە هەیە ئەوەی حەزکردنەکە گرنگە تواناکە زۆر مهم نییە زۆر گرنگە و گەنجە کە حەزی لێ بێت و حەزەکەی بدۆزیتەوە لەو کاتەیە ئەتوانێت پەرە بەتوانەکەی بە بەس هەیە توانای هەیە بەس کات و حەزەکەی ناگونجێ بۆیە لە ئێستا حەزەکە مهمترە کاک مستەفا و لەنیاش هەردووکیان ئیشی هوەریمان بۆکەن بۆیە ئێوە دەست بکەن بە ئیشەکانتان دێشتە دێنە لاشتان قسەش ئەکەین بەڵام بە چونکاتانەوێ بۆی کە لەگەڵ گفتوگۆکانمانە لەگەڵ کارەکەی ئێوەش و ئەمڕۆ تۆزێ دەوڵەمەندە میوزیکیشمان هەیە گروپێکی خۆشەویست لە شاری کۆی خۆشەویستەوە هاتوون مامۆستا مستەفا بەردەوام تۆ لەگەڵ کارەکانی خۆتا هەمیشە حەزت کردووە ئەو توانایی کە خۆتە بیبەخشی بۆوانەی کە خولیان هوەرە حەزیان لە هوەرە لە سنتەری گەنجان یاخود لە کۆمەڵی جێگەی کە تا چەند گرنگی داوە بۆی کە ئەو کەسەی بارەیەکی تایە بتوانی بارەکەی ئاشکرا بکەیت ڕاستەوە زۆر گرنگە دۆزینەوەی ئەو عالەمەی کە گەنجەکە تایەتی خۆت ئەزانی کە بابەتی هوەر زۆر فراوانە ینی لە پۆترێتە هەمانە لە ئیش ئەبستراکتە هەمانە لە سروشتە هەمانە ئەو عالەمی خۆی بدۆزیتەوە و گرنگی بۆ عالەمی خۆی بێ بۆ جیانەی کە خۆی پارەی پێ ئەیە و هوەر ڕەبتکەیتەوە بە ژیانی تایبەتی خۆیەوانێ هوەر وای لێ بکەی کە تەعبیر لە ناوەوەی خۆیکە ئەی زۆر جار هوەر ئەو کاتە هوەر وای لێ کە لە باتی و هیلاک بکە ئەبێ بە ئیسراحەتکردن بۆ تۆ شتێک لە ناوەتە ئایا بێتاقەتی ئایا خۆشی ئایا شتێکە لە ناوی تویا چۆن بێتە دەرەوەش لە ڕێگەی هوەرەوە زۆر گرنگە گەنجەکان لەسەر ئەو شتە ڕابێنین کە هوەر دەربڕینی ناوی خۆت بێت ڕاست ئەوەنەی بۆ خۆت لە نزیکەوە بینی و تا چەند ئەم گڕوتینە لە نەو گەنجانی ئێمە ئەبینیت کاگە مەجالێکی هوەریان بۆ ڕەخسێت بێن و لە مەجالەکە سوود وەربگرن بۆەوەی کە ئەو حەزە هوەریان پەرەی پێبن بەدڵنیاییەوە زۆر من ئەو ئەبینیم ینی بەشی شێوەکاری سنتەری چالاکی گەنجانی چێک لە بەشە زۆر ئەکتیڤەکان کە ساڵانە بۆ نمونە لە دۆری مانگکە من جاران بۆ 15 تەرە وەرگێسە تا 20 شەڕات کە ئەمە کە لە کاتێکی ئەوەیە کە گەنج پێویستی بەکارە بەڵام ئەمان پێویستیان بە هوەر یعنی هوەرەکە زیاتر ڕانەکێژەر ئەکرێ هوەرەکەش تەنانەت وەک کار سوودی لێ ببینیت بەڵێ لە ئێستا ئەوە خۆشببختانە زۆر باشەنێ لە گەنجەکان خۆیان داڕی سۆشیال میدیا ئەوتوان پەرە بەکارەکەیان بن و بیکەن بە بزنسێکی خۆیان زۆر باشە مامۆستا زۆر کات ئەو کەسانەی کە بۆ نمونە وەکو شێوەکار وەکو نیگارچێش یاخود لە بوارەکانی ترە پەیمانگاشی نەخوێنەوە بەڵام خۆی ئەم خولیایی هەیە و ئەم حەزەی هەیە و ئەشتوانێت تابلۆیەکی جوان پێشێت لە سەتەری گەنجان تا چەند پشتگیری ئەو کەسانە کرێت بە ڕێژەیەکی زۆر خۆشببختانە ئەم ساڵانە سنتەری گەنجان بوو بە ماڵێکی زۆر باش بۆ گەنجانی کە نەیانتوانێت بچنە پەیماگای هوەر جوانەکان یاخود لە کۆلێژی هوەر وەربگیرێن یاخود خوێنکارمان هەیە لە کۆلێژە پزیشکەکانە یا هەمانە لە کۆلێژی زمانە بەڵام لە سنتەری چالاکی گەنجان پەرە بە هوەرەکە ئەیە هوەر لە ناو زۆر گەنجی خۆمانە هەر لە مناڵیەوە ئەو حەزیان لێە زۆر کەس بۆهۆی کۆمەڵک بارودۆ خۆ نەیتوانیوە لە شوێنە هوەرەکانە بخوێنێ بە سنتەری گەنجان بۆ بە فرسەتێکی زۆر باش بۆ ئەوان زۆر باشە ئێمە درێژە بە گفتوکانمانەی نەگەر مایکەکەمان باتێ ئەیوب هەیە عەزیێت بینە
کاک مستەفا بە کاک چون مستەفا، سەرقاڵی پێما بە ئەوەیە کە وێنەکە لەناو مۆبایلەکەتا بدۆزیتەوەیە باسمان بۆ کە ئەتەوێ چیمان بۆ بکێشی بڵایی وێنەیەکی پۆترێتی کابراایەکی سینیە بڵین ئەها بەتەمای ئەومان بۆ بکێشی بە قەڵم ڕساس بەڵێ وایە بەڵێ. چەندێکی پێچە تاکوتەوەیەکەی مەجالە بێت لە بەرنامەکەماتەوەیەکەی ئینشەڵڵا بە هیوادارین زۆر فریای باش. بخێ ئەزیێت کێشی مایکەکە بێ بە لەنیاش لەنیاگیان تۆ دەستە پێ کردەوەیە بەخێر بێ خات خۆش زێنیار بێ. زۆر خۆشحاڵ بین کە لێرە ئامادە بووی وەکو خانمێکی گەنج ئێستا لە کۆلێژی خوێنیت پێمان خۆشە بزانینم کارانەشی کە لێرە ئامادەمی کاری خۆتن زۆر باشە بۆ خانمێکی گەنج وەکو شێوە کارێک کۆلێژ تا چەند سوودی بە تۆ بەخشیوە مایکەکە دەکرد تۆ زێنیسی نەکرد بۆ من بۆ هەموو خوێندکارانیکە سوودێکی یەکجار باشی هەبووە و هەر نابێت چاوەڕی کۆلێژیش بکەینە بێت تواناکانی خۆشمان بخەین لەگەڵ بۆ ئەوەی سوودێکی باشتر وێت بگرین و منیش وەک هەر خوێندکارێکی کۆلێژ کە لەوێن سوودێکی باشم وەرگرتووە تۆ پێما بێ لەگەڵ مامۆستا ئەیوب ئیشتان کردووە بەڵێ تەلەبەی بووایە تەلەبی هەر لە سنتەری گەنجان بەڵێ کاتە یەکەم جار لێوە دەستە پێ کرد بەڵێ لێەوە دەستی پێ کرد سەرکەوتوبی چیمان بۆ ئاها چەند کێشی ئەمڕۆ؟ سوودمەندە جان چەند سوودمەندە مامۆسا یەخوا هەر بێگومان ژمارەیەکی زۆر خوێنسکار و با بڵێن فێرخوازی فێر کردووە کە ئەمڕۆ تەنیا مەجا ڕەخساوە لەنیا لەلایەنە بێ چیمان بۆ کێشی سەبارەت بە پیسبوونی ژینگە کە ئەزانین لە ئێستا بەڕاستی ژینگەکەمان لە پیسبوونێکی زۆر دژوار و ترسناکە بۆی منیش لێرە لەو حەیەک سەبارەت بۆ کێش بۆ بابەتێکی زۆر گرنگە ئێمە ڕۆژانە زۆر گفتوگۆ لەسەر بابەتاکەین زۆر باشە با زۆر زیاتر کاتە نەگرین بووی کە فریای کارەکەت بکەوی هەر مایکەکە ئازیێت کێشە هەر لێداین مامۆسایوب بۆ نمونە لە سنتەری گەنجان زۆر جار سنتەری گەنجان دەرفەتی کردووە کە خوێنکار بە پەیمانگا بناسێن سنتەری گەنجان وای کردووە کە لە پەیمانگاشەوە خوێنکارەکە ئەمەنە حەزەکەی لا دروست بێ بچێتە کۆلێژ بخوێنێ تۆکو مامۆستای لەوێ چ کوڕ و چ کچ تا چەند هەوڵی ئەمە لەگەڵایەوە ئەگەر توانایەکی هەبوو بێ با بچێت با کاتمیش بخوێنێ واسەکەی وەڵام من زۆر محاوەڵی ئەو شتیان لەگەڵا ئەەکەم بۆ نمونە کە تەرجیحیانەکەم بچن لە کۆلێژە هونەرەکان بخوێنن من خۆم پەیمانگام خوێندووە دواتریش لە کۆلێژا خوێندووە ینی جگە لە سوودی پراکتیکی کە سنتەری گەنجان شوێنێکی زۆر زۆر باشە بۆ لایەنی بە قۆڵکردنی پراکتیکی بەس لە ڕووی تیۆری و کۆمەڵێک پێویستمان بە کۆمەڵێک معلوماتی زۆر تازە هەیە کە هونەرمەند پێویستی بە ئابدەیت بوونەوە هەیە ئەتوان بڵێم کۆلێژی هونەر لە ئێستاە لەو ڕۆوە زۆر زۆر باشە بۆ گەنجان تاکو بتوان پەرە بەتوانەکان بن هەم لە ڕووی تیۆریەوە هەم لە ڕووی پراکتیکیەوە کە بزان لەکوێی دنیایان ئیشەکەن حەزەکەم لەسەر ئەم کاری لەنیا ئەو قسێ بکەم ئێمە ڕۆژی یەکشەمە و دووشەمە یەک پێشانگامان هەیە بۆ پاکڕاگرتنی ژینکە بۆ مەترسەکانی پیسبوونی ژینکە لەبێنی کۆمەڵێک سنتەرە سنتەری گەنجانی سلێمانی و خانەقین و کوێ و کەلار و دەربەندی خان لە ئێستا ئێمە گەنجەکان وا تەرجیعەکەین کە هونەر چیتر دەرچێ لەوەی کە ڕازانەوە جوانکاری بێت لە دیکۆرێشتن بهێنە دەرەوە هونەر ئەبێ پەیامی خۆی هەبێ هونەر ئەبێ پرسی زۆر گەورە بۆ ڕژێنە بۆ نمونە ژینگە مەترسەکانی پیسبوونی ژینگە پرسێکی زۆر جیهانیە و پابندە بە هەموو تاکیەکەوانێ بۆیە لەسەر ئەو بابەتە بە گرنگیەوە ئەمجار ئیشمان لەسەر کردووە کە ئەم کاری لە نێشێکێکە لەو کارە هونەریانە یعنی بە ناڕاستە خۆ یانەوەی کە لە ڕێگەی هوەرەوە ئەکرێت هەستی بەرپرسیارەتی لە نێو گەنجە بەتابەت زۆر بەهێزتر بێت بەڵێ ئەو زۆر گرنگەوە لە هونەری تازەیە لە هونەری پۆستمۆدرنەیە ئەو زۆر زۆر گرنگە کە کاری هونەر چیتر ڕازانەوە نییە بەڵکو ڕوژاندنی پرسی زۆر گرنگە تا لەو ڕێ و ڕێنمایی بڵاوکەینەوەوانێ هۆشیاری بڵاوکەینەوە خۆی زۆر کات ئێستا لە جیهانە و نەرمەندی شێوە کار لە هۆڵەکان هاتنە دەرەوە تەواوی تر بازیانێ نالەوەی کە دوو ڕۆژ بۆ کۆمەڵێک کەسی نوخبە نمایشێ بکەن هاتنە سەر شەقامەکان هونەرەکانی خۆیان بە خەڵک ناسان لەم هونەرەشەوەی کرد کە جوانی بەخشی بە شارەکان ئێستاش لێرە بە تایبەتی لە ناو زانکۆیە چەند کارێکە کرێت بۆ لەسەر ژینگایە لە ئێستا لە تازەترین کارە لە ناو زانکۆی سلێمانی کاک عومەر ئەو هونەرمەندی شۆکارە من دەستخۆشی لەگەڵەکەم لەگەڵ کۆمەڵێ هونەرمەندی شۆکاری ترا هەوڵیان ناوە ئەم دە بە ئاوەی ڕۆژانە ئێمە ئەیخۆینەوە کە فڕێدرێ ئەم دەبێ کۆ بکرێتەوە لە ڕووی دوو زبڵدانی گەورەوە دوجار پەیکەرێکی لە دروستەکەن کە ئاماژێ بێ بۆ ژینگە ئەم کارانە تا چەند واکاکەیتر ئێمە پەیامەکانمان لە ڕێی کاری هونەریەوە مەترسیەکان بخەینە ڕوو لەگەڕێی کاری شێوەکاریەوە بڵین ئەم پرسانە هەیە بێکاری لەسەر زۆر گرنگە بە تایبەتی سوزۆرگرتن لە ماتریال ئەو ماتریاڵانی کە ئەبنەوەی پیسکردنی ژینگەوە پلاستیک
پلاستیک یەک زەرەری زۆر گەورە بە ژینگە ئەگەیەنێ زۆر گرنگە لە کارە هونەرەکانمانە پلاستیک بەکاربێنین هەر لە چوارچۆی ناو پێشانگەکەمانە ئەم بەشێک لەو کارانە بە کۆکردنەوەی کۆمەڵێک پلاستیک و دەبەی ئاوە شتانێ دروست دەکرێت ئایا بە پەیکەربێ بە فۆرمێکی هونەری بێت ئەمە زۆر گرنگە پرسی ژینگە زۆر گرنگە بۆچی لەبەرەوەی کە قبول کراوە پەیوەندی بە هەموو تاکێکەوە هەیە یعنی ئەمە دژی هیچ ئایدۆلۆژیایەک نییە دژی هیچ نەتەوەیەک نییە پابندە بە هەموو کەسێکەوە ئایا ئەو کەسە دینداریا بێدینە سیاسی یان ناسیاسیە زۆر گرنگە زۆر قبول ئەکرێت لایەن هەموو شخصێکەوە باش جا پێم وابێ مامۆستای گەنجبوون ئەبێ با بڵێن زۆر بە هەستیاریەوە ئیشەکەی بکە چونکە لە قۆناغێکایە پڕێتی لە بەهرە و توانای زۆر باش ئەنەرژێکی زۆر باشی کە هەر بۆیە ئەبێ مامۆستاکە ئاگای لەوە بێت کە لەگەڵ ئەوەی کە فێری بابەتێکی ئەکا ئەو هەمووە بەرفراوانیە کە لە مێشکی ئەوە هەیە بە پارێزراوی بیهێڵێتەوە بەوەی کە ئەو بتوانێت پەرەیان پێ بەوایە مامۆستایی پێم خۆشە خۆت باسێکی ئەزمموی با بڵێن بەرکەوتنت لەگەڵ تەلەبەکان تا بکەیت چونکە لەخوا بەزیێ بە هەمووی گەنجن ڕاستێکی من جگە لەوەی لە سنتەری گەنجان خۆشم مامۆستام لە قوتابخانەیەک پێشتر دەرسم بە مناڵوتووە هەین تەعاملکردن لەگەڵ مناڵ و گەنجە فەرقێکی زۆری هەیە لەگەڵ گەنجەکانە زۆر هاوڕیانە تەعاملەکەم هەنی حتا لە دوای دەوامە پیاسە لەگەڵیانە ڕۆمەوە مناقەشەکانمان زۆر تێگەشتەکان زۆر خۆشترن ئەو تەعاملی لە ژوورەکەی هەیە زۆر جوانە ئەوی من دڵخۆشەکە هەمویان ئەو ژوورە بە ماڵی خۆیان نزانن پاکی ئەەکەنەوە خواردن ئێنن زۆر جوانن یعنی بێکەوە بۆیە من زۆر یارمەتیانەیە کە مێشکیان زیاتر بجوڵێ زۆر بە مرتاحی ئیشەکەن زۆر ریلاکسن لە کاتی ئیشکردنە و ئیلتیزاماتم لەگەڵیانە زۆر نییە تۆ سەعات ئەم ئەبێ لێرەبی تا لەبەم هەیە هەفتەی یەک ڕۆژیان هەشمانە هەموو ڕۆژێکە هەیە 1 سعات لەوێ هەیە 5 سعات لەوێ ینی ئەو شتە ئەوە جوانە ئەوە ئیشی خۆی کردووە کە ئەو خوێنکاریێت ئەو شوێنە زۆر ریلاکس بێت زۆر بۆ پەڕی مێشک سافی و ئیشی خۆی زۆر باشە جا لەگەڵ گفتوگۆکانمانە ئێمە گروپە ئازیزە لامانە من مایکە کاپەمە بۆ خاتوشنە با بۆچوونیوانی زۆر بگرین لەگەڵەوەی کە کۆمەڵی کاری جوانەکەن لە میوزیکە خاتوشنە پێم خۆشە باسی شۆمان بۆ بکەی لەگەڵەوەی لە سنتەرەکەی خۆتانە چەنە کاری میوزیکەکەن ئەوواکەن تا چەند ئێوە گرنگی بە ژینگە ئەیەن لە شاری کۆیە تا چەند حەزەکەن شوێنەکەتان پاک بێت باش بێت دوایش مامۆستا دەرباسیش بۆ چوونی خۆی بڵێ طبعا ژینگە بابەتێکی زۆر گرینگە لە بەشەکانی سنتەری چالەشی گەنجانی کۆیە دایما باسی ژینگە کرێوە پاک و خاوێنی لە ناو سنتەری چالاکی گەنجانی کۆیە ئەکید زۆر پاک و خاوێنی ڕادەگیرێ وەروە ئەو خوێندکارانی کە دێن بۆ سنتەری چالاکی گەنجانی کۆیە ئەوان ئەو کەسانە فێر دەکەن کە لە تەمەنی بچووک دێن ئامۆژگاریان دەکەن کە ژینگە بپارێزن و ئێمە دەبی لە ژینگەیەکی پاک و خاوێنە بژین زۆر باشە بچینە لای مامۆستا دەرباز مامۆستا ئێوە لە پەیمانگا لەگەڵەوەی لە وتنەوەی وانە هونەریەکانە تا چەند گرنگیتانەوە بە بلایانی ژینگە چکە ئەمە پرسێکە هەموو بوارەکانە بێ لەسرە بابەتە قسە بکات و بۆ نمونە کاری خۆی بۆ بکات بەڵێ وڵا دیارە ئەمە وەکو مامۆستا لە هەم جار کە گوتراوە دەرێ پەروەردە ئەو جا فێرکردن ئەمە دەبێت پەروەردەی ئەو شتە بکەین بەڕاستیە من وەکو خۆم هەم وەکو مامۆستایانی هاوڕێشم لار شوێنەکە دەرس وانم گوتێتەوە پێشتر کە چوومە پۆلەکە پێشتر ڕێنماییمان مەسەڵەن کۆمەڵک ڕێنماییمان پێشکەش بە تەڵەبەکان کردی ئەو جاشتر یەک لەو ڕێنمایانە مەسەڵەن پاک و خاوێنی بووە مەسەڵەن گوتیتمان مەسەڵەن لە پۆلەکەی خۆتەوە دەست پێ بکە و پۆلی تو پێویستاوە خاوێن بێت چکە شتێک دەخۆ لێرە فڕی دەدرێت دوایە هەر لە خۆ لێرە دادەنی شوێنەکە پیس دەبێت بەڕاستی ئەوە وەکو ڕێنمایی وەکو ژینگە پارێژ بەڕاستی ئەم پێم وایە دەبی لە خێزانەکان و دەست پێ بکرێم منداڵ لە مارە و پەروەردە بکرێم منداڵەکەت فێرکەی کە شت فڕێنەدا ماڵەکەی خۆی کە خاوێن ڕاکرد ژوورەکەی خۆی خاوێن ڕاگرت بە هەمان شێوە قوتابخانەکەی دەرەوە کاتێکدا خوشتەکەی دەخوا فڕێنەدا پێم وایە ئەو ڕێنماییە لە خێزانەوە ئەو ڕۆشنبیرە لە خێزانەوە بگوازرێتەوە بۆ شوێنە گشتیەکان باشتر دەبێت ئەرکەکە سوکتر دەبێت لەسەر مامۆستا لەسەر شوێنە گشتیەکانیش زۆر سپاس دەکەین کاک دەرباز سپاس بۆیە کە بەم شێوە جوانە باست کردجا لەگەڵ ئەوەش سپاسی مامۆستا ئەیوبەکەین هەر بمێنێت ئیشەڵڵا هەر بەم شێوەیە بە لەشی ساخەوە دابنیشیت و بینەری کاری خوێندکارەکانت بیت بە خێراتێکی دووبارەت لە یەکەین